بسم الله والصلاة والسلام على رسول الله. عزیزان خۆشەویستان لە پرۆژەی بەهای فەرموودە لە فقهی فەرموودە گەیشتنەوە خزمەتی بەڕێستان لە فەرموودەی 132 کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دووبارە ئادابێکی ترمان فێر دەکات کە فەرمێ هەر کەسێک لە ئێوە ئیدا شەریبە ئەحەدوکم فەلا یەتەنەفەس فی الئینائی، هەر کەسێ لە ئێوە خواردنەوەیەکی خواردەوە یعنی شلەمەنیەکی خواردەوە با هەناسە و فووی بەسەران نەکات. لە فقی ئەم فەرموودەیەدا کۆمەڵێشتی زۆر گرنگ فێردەبینیەک ئادابی خواردنەوەکان، کەواتە خواردنەوە شتێک نییە بڵێ ئیسلام تەدەخولی ئەمەشەکە، بڵێ لە خواردنەوەشدا ئاداب هەیە کە ئەوەیە هەناسەی بەسەرانەکەی ئەبێ ڕەچاوی ئادابە جوانەکان بکەیت. خاڵی دووهەم فقی دووهەم فەرامۆژ نەکردنی لایەنی تەندروستی کە ئێستا پێغەمبەری خوا ئەم فەرموودەی فەرمووە ئەگەردا بنیشی چەند ساتێکی زۆر دیراسەیەکی ئەم فەرموودەیەکەی ئێستا کە دەرکەوتووە فووکردن شتێکە لە ناو سکی ئینسانە ئەو هەناسەیە دەرەچێ و لەوانەیە بە کۆمەڵی میکرۆبەوە بکەوێتە سەر ئەو خواردنە. بۆیە لە هەر شتێکە کە سەیرەکەی پێغەمبەری خوا نەهی لێ کردووە لایەنی تەندروستی تازە پەی پێدەبات. بۆیە ڕەچاوکردنی لایەنی تەندروستی لە ئێوە دەستمانەکەیە کە ڕەچاوی ئادابەکانی خواردن و خواردنەوە بکەین بە پێی فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خاڵی سێهەم فقی سێهەم لەو فەرموودەیەدا ئیسلام تەنها باسی پەرستەکانی نەکردووە وا نوێژ بکە وا ڕۆژوو بگرە و وا زەکات بدە، نەخێر بەڵکو باسی چۆنیەتی ئاو خواردنەوە و نان خواردنیشی هەر کردووە، کەواتە دلیلە لەسەر ئەوەی ئەو ئیسلامە پەیامی تەواوی ژیانە. خاڵی چوارەم لە فقی فەرموودە ئاداب بەشێکی گەورەی ژیانە. ئاداب لە هەموو بەشەکانی ژیانی ئینسانە ئەبێ ئادابی تیابێ، لە خواردن و لە خواردنەوە، لە بازار و لە خەوتن و لە هەر چیەکی ژیان تا هەیە، تانانەت ئەوەی کە ئێستا باسێکەین خواردنەوەش ئەبێ ئادابی خۆی هەبێ، ئەبێ بیزانی بە چی شێوەیەک جوانە و دروستە و پەسەندە ئەبێ ڕەچاوی ئەو ئادابە نەکەین. بۆیە دەستمان بۆ هەرچیەک برد پێش ئەوە ئادابەکەی بزانین، ئەوە گرینگە و خۆمانی پێ جوان دەبین. خاڵی پێنجەم و کۆتایی خۆ دوورگرتن لە هەر دیمەنێکی ناشرن، هەر دیمەنێک کە لە خواردنەوەیەک و دەست پێکا کە فووی لەیەکەی تا ئەگاتە هەموو دیمەنێکی ناشرن مرۆڤەکان خۆیانی لێ دوور بگرن. ئەمەش یەکێکی تر بوو لەو ئادابە جوانانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم فەرموودەیە ئاماژەی بۆ کردین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.